هۆکارەکانی بەجێهێشتنی نیشتیمان چیوا لە ئینسان دەکات زێد و نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ بەدەستی خۆی بڕوا وازی لێبێنێ. یەکەمیان بێکاری، ئەو کەسانی کەوا ساڵانی خوێندوویانە دواتر دانامەزرێن شوێنێک نێکاری لێ بکەن. گەنج بە تایبەتی وزەیەکی زۆری تێدایە. گەنجی کوردی ئێمە بە سروشتی ناوچەکەمان کە دەڵێ بەهەشتە سوبحان الله وزەیەکی زۆری تێدایە. حەز دەکات بجوڵێ، حەز دەکات بەکاری بێنێ. کاتێک کە نازانێت لە چدا بەکاری بێنێ بیر دەکاتەوە بڕوا بۆ شوێنێک کە وزەکەی لێ وەرگرن. فعلەن لێشی وەردەگرن وەکو عەرزم کردن. لێرە کە تا 12 نیوە ڕۆ دەخەوت هەمان گەنجە پێنجی بەیانی وا لەسەر کار و پێنجی ئێوارش دەگەڕێتەوە. لەشیشی لێی خۆشە. وە کاتێک کە ئەو وزەی دەست نەکەوت لێرە لە چیدا بەکاری بێنێ سەری خۆی هەڵدەگرێ. دووەمیان چاولێکەری. چاولێکەری زۆر دەردێکی گرانە. بڕواتان هەبێ زۆرێک لەوانەی کە ئێستا لە بیلاڕوسیا لەو بارودۆخە ناڕەحەتەدان کە فرمێسک لە چاوی زۆر بەمان دێنێ. وەڵاهی زۆریان بەو هەژاریە نین کە بڵێ لەبەر بێنانی ڕای کردووە. خەڵکێکی تێدا بازرگانی زێڕە بە ملیۆن دۆلاری هەیە. خەڵکانێکی تێدا 50 دەفتەری هەبووە لێرە 3-4 خانووی هەیە کە ناسیاومانن وا لەوێ بەژن و منداڵەوە لەوێ کەوتووە. بەوە دەڕۆی کاکە بۆ وڵاتەکە بەجێ دێڵی خۆ الحەمدولله هەتا پشتا و پشتت بیخۆی لێرە هەتا هەر 3-4 خانووی کرێت هەیە. وەڵای خەڵک و کەس و کار و خزم هەمووی ڕۆی با ئێمەش بڕۆین. ئەو چاولێکەریە دەردێکی کوشندەیە بێ ئامانجی خراپە. ڕێزم هەیە بۆ ڕوو یەک بەیەکی جەنابتان لە دەرەوەی مزگەوت تا توێتایەک ببینین 10 کەس بەسەرەوەتی من و تۆ ئیشیشمان نەبی دەڕۆین بزانین داخۆت چییە. شتەکەمان نەوێت 4 کەس کڕی من و تۆش دەیکڕین دڵە بێ حیکمەت نییە ئەو هەموو خەڵکە سەری کردووەتە سەر دیارە شتێک هەیە. ئەو چاولێکەری و بێ ئامانجیە دەمان فەوتێنێ. ئینسان کاتێ هەنگاو دەنێ دەبێ ئامانجی ڕوون بێ نەک ماڵی فڵان کەس ڕۆیشتن بەخوا منیش بڕۆم باشە بەبێ ئەوەی بزانی بۆ دەڕۆی لێکی بدەیەوە بە زانستی و بە عیلمی ڕاوێش بکەی بە خەسانی شارەزا. ئەرێ من دەچمە ئەوروپا بە ماڵ و منداڵەوە بە فڕۆکە دەڕۆم ئەی نازانیت چوتی چن مەساتێک دەبی لێرە هەموو ڕۆژە مەنزەڵی خواردنت فڕێدەدا لەوێ دەبێت چاوەڕێبی فڕۆکەت لە تێسەمونت بۆ فڕێدا. چ زەلیلیەکە بۆ ئینسان بەدەستی خۆی بەسەر ماڵ و منداڵی خۆی دابێنی. ئەوە چاولێکەریە وان لێ دەکات. چاولێکەر مەبە. سێمیان جیاوازی چینایەتی کۆمەڵایەتی کوڕ و کچی مەسوولەکانی ئێمە بە ویژدانەوە دەڵێم ناڵم هەمویان چونکە دینەکەم وای فێر کردوم هەر نمونەیەکی جوانت بینی بڵێ ئەمە جوانە ناشیرنت بڵێ ببین ناشیرینە. من کوڕی مەسوولم بینیوە کە هاتووە بۆ لام هەویەکەی نیشانداوم ئەمجا بڕام کردووە کە کوڕی فڵان کەسی باڵا دەستی مەسئولی ئەم وڵاتەیە. مامۆستای قوتابخانەیە بە سیارێکی سادە هەروەکو ئەوەی من ژن و منداڵێکی حیجابی لەگەڵ بووە زۆر بە حرمەت و بەڕێز بێچەک و بێ حیمایە. وەڵڵای وتوێتی مرور غەرامەی کردوم هەر قەت ڕۆژە نەموتە من کوڕی فڵان کەسم. ئاسایش سیارەی پێڕاگرتوم و سندوقی پێکردومە وتمە بەسەر چاوان قەت نەموتە من کوڕی فڵان کەسم کە لەرز لێرێ ناوی بێنی. ئەوەندە بە ئەدەب بووە دیارە ئەسڵزادەیە باوکی لە شاخی شاهەر پیاوە بووە نانی باوکی خۆی خواردووە. بەڵام زۆرێک لەوانەی کە زۆڵەکن ناڵم زۆڵەکن کاتی خۆشی لە شاخە کە پێشمەرگە بوون هەر قەل و قازی خەڵکیان دەدزی. ئەمڕۆ هاتوونە سەر ئەو سفرە حازر و نەوتە لێدەیە کوڕەکانیان چ چەواشەکارێک بەرامبەر بە خەڵک دەکەن ناوێری بە سیارە بە تەنیشتی دابڕۆی. کچەکانیان چۆن تەحەدا لە پۆلیس و ئاسایش و مروریش دەکەن. چۆن دەچنە زانکۆکانەوە سیارەکەی ئەو بایسی 40 دەفتەرە و حرەسی تایبەتی بە دیارەوەیە تۆش 250 نییە لە کافتریا کە چایەکی پێ بخۆیتەوە یان خەڵکی خێرەوەمەند بەخێوت دەکە. ئەم گەنجەم نیشتیمانەی بەرچاو دەکەوێت کاتێ ئەو جیاوازی یەکجار زۆرە دەبینێ. ئەڵە با من بڕۆم بە وڵاتێکا کە خەڵکەکەی ئاوا بێ بەرامبەرم بۆ کوڕی فڵان کەس ئاوایە و بۆ من ئاوا بم. بیری هەڵەی خۆی دەکاتەوە چارەسەرێکی هەڵەیە خۆی بە دەریای جەدا دەدا و دەخنکێ. چوارەمیان ناومێدبوونی دایک و باوکەکان لەو ژیانەی کە هەیە. هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لە باوکی ئێوە لە باپیرانتان خاوەن دیواخان بوون لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە هەڵەبجەی خۆشەویست و شارەزووری ئازیز هەر یەکێک لە ئێوە باپیرانتان خاوەن دیواخان بوون. خۆتان ئەوەی بە تەمەنن خاوەنی دیواخان بوون. شۆڕشی کوردی لە ساڵی 60ەوە لەسەر گیرفانی کێ بەخێو کرا؟ لەسەر گیرفانی ئێوە بەنانی ئێوە بە دیواخانی ئێوە. ئەوە ڕووداوێکی واقعیە لە کوردستان ڕوویداوە بەس بۆتە نوکتەی ناو خەڵک. لەو منتیقەی شارە زورە کابرایەکی خاوەن دیوەخان ئێوارە کاتی ناخواردنی مەغریب ئەنجومەنی ئاوایی لە دەرگا دەدا و دەڵێ کاک فڵان کەسەوە پۆلێک پێشمەرگە هاتوون و بەرماڵی ئێوە کەوتون. یاخوا بەخێر بن سەر هەردوو چاوم
فەرماندەی پێشمەرگە دێ و دەڵێ سەلام عەلەیکم، دەڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەڕەکاتوه، یا ڕەبی بەخێر بێن. چی خوا داوێتی و سفرەی کوردی ئاوەدانە نانیان دەدەنێ و کابرەگە لێ خۆشحاڵ دەبێ. ئەبێتە دەوری سەعات 8 شەو، ئەوە ئەگە 5 بانگی دابێ وەکو ئێستا، دیسان لە دەرگا دێتەوە وەڵا کاک فڵان کەسەوە پۆلی 6 پێشمەرگە هاتوون بەرماڵی ئێوە کەوتون، تەوزیع کراوە. ئەمجا پێشمەرگەکان دێن وەسەلام عەلەیکم، ئەم جارەوە بەڕەکاتووی لێ دەکاتەوە عەلەیکم السەلام و ڕەحمەت الله، ناڵەوە بەڕەکاتوو، تۆزە وەڕزێکی پێوە دیارە. سعات 10 شەو دیسان لە دەرگا دێتەوە جەماعەتێک مەفرەزەیەش کە هاتوون و نانیان پێویستە، ئەم جارەڵەن سەلام عەلەیکم، دەڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله کەش تەواو دەبێ. وەختی نووسنە سعات 12 منداڵ هەمووی ئیستراحەت بکەن دیسان لە دەرگا دێ کاکە پۆلی پێشمەرگەی تر هاتون و پێویستیان بە نان و چایە، دەی کابان هەستێننەوە. ئەمجا کابرای فەرماندە دەڵێ سەلام عەلەیکم، دەڵێ هەلا هەلا، دەڵێ کاکە عەیبە هەلا هەلەی چی؟ دەڵێ کاکە وەڵا هیچم پێ نەما لە ئێوارەوە ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله تەواو بوو، عەلەیکم السەلام و ڕەحمەت الله تەواو بوو، عەلەیکم السەلام تەواو بوو، شکری خوا بکە هەلەشت پێ بڕاوە، تەواو بووم وەڕز بووم.